خۆشەویستان ئەگەر باسی هەولێر بکەین بە دڵنیاییەوە یەکسەر منارە و قەڵامان بە خەیاڵدادێت کە مێژوویەکی دێرینیان هەیە لەو شارە. ئەوجا کاک نادر ئەمن باسی مێژوو قەڵام کردووە لە نزیکەوە چوومە سەردانی قەڵاشم کردووە پێم خۆشە بەڕێستان باسی مێژووی مناری چۆلیم لە بۆ بکەن. ئەمان شاری هەولێر بە شاری قەڵا و منارە بەناوبانگی منارەی چۆلی شێکێک لەو شوێنەوارە جوانانەیە کە دەگمەنە لە هەموو کوردستان و عێراق لەبەرەوەی هەم تەمەنی زۆرە نزیکە 800 ساڵ تەمەنیتی و هەمیش معمارێکی تایبەتە زۆر بە وردی بە جوانی دیزاین و نەخشەی زۆر جوانترە. دوو دەرگای هەیە دەگمەنەکەیەوەدا لە دوو دەرگا ئەگە بچێ سەرێ لەسەرێ هەردوو دێنە دەرێ لەسەرەوە بەوەی لە ڕێ یەکتر ببینە لەبەرچیەوە لەبەرەوەی دوو قاتە یعنی یەکتر نابینن کە بەسە دەکەم لەسەر مناری خینمەوە بەڕاستی ئەوشتە زۆر سەرنجی ڕاکێشایمەوەتە دوو دەرگای هەیە لە هەر دەرگایەکی بەسەرەوە بڕۆی هیچ کامیان یەکتری نابینن یەکتر نابینن ئەوەش نازانم لەبەرچی دروستکرا بوو هەندێک شتن باز دەکەن بەس ئەوە شێوازی ئەو منارەیە وەکو وەختی خۆی کە سوڵتان مزەفەرەدین لە بەغدا دەگەڕێتەوە چوو بوو سەردانی خەلیفەی عەباسی کرد لە بەغدا دەگەڕێتەوە لە داقوق منارەی دەبینی منارەی داقوق دەبینی لەوێ داوا دەکێت کە منارەی ئەوهاش لە هەولێر دروست بکرێت و دوای ئەو منارە لێرە دروستکرا تەبەن لە 1990 مزەفەرەدین گۆیبەری بووتە حاکمی هەولێر دوای وەفاتی براکەی لە تەقریباً 45 ساڵیش لێرە حکومی کردی دەوروبەری 45 ساڵ ئیشی زۆر کردیە بە ئەوەی کە هەیە زیاترینیان ئەوەی مایتەوە قەڵای منارەی هەولێرە منارەی هەولێرە زۆر چیش کرایە باز دەکەن کە زۆر مەکتەب و مزگەوت و ئەوانەی دروست کردیە ینی شوێن بۆ هێتی مانوانە شتێک متر لە 30 متر زیاتر بوو بەڵام سەرەوە هەندێک ڕوخە هەندێک کەسداگ و کەرپوچیان بردیە لەسەر لە بۆ ئەوە خەڵی بەڵام لەسەر ئەگەر بەو شێوە زەڕژ بەلەوانە هەمووان خۆستا وەلە هاتیانی دەبینی ئاساری دەردین خرا دەکەن لە بۆ شتی تر مەسەڵەن زۆر جار دەبینی ئێمە بەردی زۆر گەورەمان هەبوو لە شوێن هەیە بەردەکانیان لە بە خانی بردیە ئاسارە بزیتیان بزانم منارەی چۆلی ئەو چۆلی لە چیەوە هاتیە وڵا باسەوە دەکەن کە ئەگەر تەماشای ڕسمەکانی کۆنیش بکەن لە 1920 ئەو ڕسمانێکی هەنا منارە بەتەنێوە لە منتقەیەکی چۆل بووە ئەو ناوەشی لێن ئەو منتقەی دەوروبەری چۆلایی بووە کاتی خۆی دەڵێن مزگەوتێک هەبوو مزگەوتێکی گەورە لە تەنیشتیا بووە بەڵام وڵای پێویست بوو تەنقیباتی بکرێ بزانین مزگەوتەکە لە چێری وەختی خۆی تەنقیباتە کرا کە ئێرە مزگەوتەکی لێ بووە بەڵام چۆلی بووە بۆیە پێیان گوتە منارەی دەوروبەری چۆل بووە بە منارەی چۆلی خۆی منارەی مزەفەرەدینە ئەوجا کاک نادر ئەم دەتانم بچمە سەرێ وڵای ئەمە بەخۆن ڕێنادەن خەڵک بشتە سەرێ وەکو گەشتیاریان ئەوانە بێن بەڵام لە بۆ تەسەویر و ئانە ڕێبگاماندا هەموو جارت دێن ناوە لە بەس ئاگاتان لە خۆبی بەردەم دەچێت 120 پێم خۆشە بچمە سەر لەوێ ڕاتەمەشەی هەولێر بەس لەسەری ئاگاتان لە خۆبی چونکە دەرکێکە دەکەنەوە دەچنە سەرێ لەوێ ئاگاتان لێبێ بەردەمنەوە ئاگاتان لە خۆبی زۆر زۆر سپاس دەکەم لە بۆ زانیاریەکانت دەستەکانت خۆش بتین کە کاتی خۆت بە ئێمە بەخشێ بەخێر بە سەرچاوە مە سپاسی ئەوە دەکەین دەستگاکانی ڕادیاندن تیڤەکان ئەوانە هەمووی تەکمیلەی کاری ئێمە ناگەرەمە کە هیچ دەکەین ئەوان دەنگیمە دەگەینن بە هەموو خەڵکو و بە پێشانی دەدەن ئەوە ئێمە سپاسی ئەوە دەکەین زۆر سپاس بەخێر بە سەرچاو دەتوانن بابچمە سەر منارەی چۆلی بزانم چه هەیە لەوێندە دەچمە سەر منارەی چۆلی بزانم لەوێ چ دیمەنێکی جوان هەیە هەتا بە ئێوەی نیشان بدەم بیدەرم بن
خۆشەویستان دوای ئەوەی کەمێک باسی مێژووی منارەمان کرد بەڕاستی پێم خۆش و بێم و سەر بکەوم و لە سەرەوەی منارە دیمەنی هەولێر ببینم بەڕاستی دیمەنێکی زۆر جوانی هەیە بەڵام بەڕاستی سەرکەوتنی کەمێک قورسە قادرمەکان نزیکەی 126 قادرمە دەبیتن کە بە شێوەیەکی لولەیی دروست کراوە لەو سەردەما و دوو قادرمەیە کە ئەگەر دوو کەس بەسەرکەون هەر یەکیان بە قادرمەیەک تاوەکو کۆتایی یەکتری نابین کە ئەوش بەڕاستی لە کاتی خۆیدا کە مێژوویەکی ئەوەندە کۆنی هەیە بەو شێوەیە دروست کراوە بەڕاستی زۆر کارێکی باش و گرینگە کە ئێستا دووبارەکردنەوەی کارێکی وەها شێوە بەڕاستی بەڕای من وەبزانام کارێکی ئەستەم دەبێت کە بەش دیزاینەکە و شێوازی دروستکردنەکەی زۆر جوان و سەرنجڕاکێش و کارێکی ئەستەمیان کردووە لە کاتی خۆیدا ئەو منارێکی ئێوە دەیبینن لە دوورەوە منارەیەکی باریک و درێژە بەڵام لە ناوەوە زۆر جوانە بێتە سەرەوە دیمەنی هەولێر یەجگار جوانترە پێم خۆش بوو ئەو شتە تاقیب بکەمەوە و دیمەنی هەولێر لەسەر منارە بە ئێوەش نیشان بدەم.